مەسئلەی تەکفیر لە مصرەوە دروست بوو لە سەدەی 20 لەم عەسڕەی خۆمانە و لە ناو دەعوە و بانگەوازی سەلەفیەکان و ئەهلی سوننەوە دەرنەکەوت، لە ناو دەعوە و بانگەوازی ئەهلی حزبیەت و ئەهلی سیاسی ئیسلامی و ئەوانە دەرکەوت، بە تایبەتیش لە ناو جەماعەتی ئیخوانە لە خەڵی سید قوتبەوە دەرکەوت. بەڵام دوای ئەوەی کە جەماعەتی هیجرە و تەکفیر دروست بوون، ئەنجا بە پاڵپشتی کۆمەڵێک مەباحثی منهجی عقدی لە کتێبەکانی شێخ محەممەدی کوڕ عەبدولوەهاب و لە کتێبەکانی شێخ الئیسلام ئیبن تەیمیە هەندێک لەوانە دزەی پێکرا بە شێوازێکی هەڵە. بۆیە مەزیجێک نەمەڵێک دروست بوو کە ئەبینی تەکفیریەکان ئێستا بەداخەوە لەلایەکەوە قوتبین لەسەر نەظەریەکان و فکری سید قوتب دەڕۆن، لەلایەکی تریشەوە لەسەر ئەقوال و فتاوە لە ڕووە علمیەکەیەوە لەسەر کەلامی شێخ الئیسلام ئیبن تەیمیە و شێخ محەممەد عەبدولوەهاب دەڕۆن، و لەلا سیاسیەکەشەوە لەلا حزبیەکەوە لە بەشی حاکمیەتەکەوە لەسەر مەدرسەی سید قوتب دەڕۆن.